لە مانجیدووەوە دەستمان پێکرد بە کار و چالاکیەکی زۆر تاکو بتوانین بە باشترین ڕێگا و باشترین زۆر بتوانین ڕێگەیەکی باش لەم ڤایرۆسە بگرین هەرچەندە چکە ئەو خستەخانەیەکی خزمەتگوزاری 24 ساعتی پێشکەش دەکات لە هەموو جۆرێک لە منداڵی بوونی بە سروشتی هەروەها ئەنجامدانی نەشتەرگەری جۆرا و جۆر لەدایکبوون و نەشتەرگەری بۆ کتوپڕ بۆ ئافرەتان لە حاڵەتی کتوپڕ کە ڕوو دەدا هەروەها ئێمە بەشی کوتانیشمان هەبوو ئەو فترەیە کە بە هیچ جۆرێک خزمەتگوزاریمان ڕانەوەستا هەرچەندە منعتە جوال بوو یعنی ڕێگا نەبوو کە خەڵک هاتوچوو بکە ئامارەکی زۆر باشتان بدەمێت کە لە 11 سێوە تاکو 11 چارەوە کە دەکاتە نزیکەی یەک مانگ ئێمە نزیکەی 1750 سەردانی نەخۆشخانەمان هەبووە کە هاوڵاتی ئافرەتی بە دووجیان و ئافرەت سەردانی خستەخانەیان کرد.